اقتصادی بنوێننەوە هەستی نیشتمانی بنوێننەوە زۆرم سەیر بەو خەرکەی دێ کچە شەروانێک ئەو نەوعە شەڕەی دەکا ئەو هەموو زەلامەیمە ئەو هەموو خەرکە دانیشتێ بەس سەیرکەرە ئەو هەموو دەوڵەتە تەمەشا دەکا بەس دەرێ نیگەرانە فرانە دەوڵەت نیگەرانە لە وەزعی کورەکاکە نەیهێش والله ئەو ڕۆژ ئاوای لە ناو دەبا سبەینێ ئەمەینە والله سبەینێ ئەمەینە بەرنامەیەدا ڕێژرایە کاتی عوسمانیەکان کو هەموو دەوڵەتەکانیان داگیر کردبوو ئێستا لەگەش ئەو بەرنامەینە داگیریکەنەوە ئێستا دەبی بە خۆمان کەوینەوە هەموو گەنجەکان هەموو خۆشەویستەکانی کە ئەمن خۆشم دەوێت 30 وەرەقە 40 وەرەقەی سەرف دەکەن دەیبەن لە تورکیای لە هەلاقی سەرف دەکەن پارەکەی لۆ تورکیای دەبەن 5 وەرەقەی بینە لێرانە بالۆ ئاوارەکانی ڕۆژ ئاوا بڕوە کاک عەبدوجەبار یعنی ئەو لە 2 ڕۆژە ڕابردووە کەمپینە ڕاگەیەندرایە بەڵام تاکو ئێستاکە خەڵکی هەولێر دەبینی بە شێوەیەکی زۆر سست هاوکاری ئەم کەمپینە دەکات ئەمن تەماشاکە ئێستا کە لەوانەیە خەڵکێکی زۆر نەیزانیا ئاگای لێدیا خەرچی هەولێری بە شەرەف ئاگادار دەکەمەوە لە پێش پادشانە دەر کەمپینە کرایتەوە هاوکاری بەس بەڕاستی ئەوەی پارەی بینی زۆر مهمە ئەو پارە بە کەلچیان دێ پارەکە زیاتر بە کەلچیان دێ لەوێن دەرێت کە بخوان دەزان چی پێ دەکردن و چی پێ دەبن بەڵام ئێستا کە کوی پێم گوتیەوە مەلایەکان دەورەکی زۆر مهمیان هەیە کاکە ئەو ئیشانە ئیشی مەلایەکانە 1200 مەلا و غودبەی تورکیا کوردی کافر کردیە مەلایەکی خۆمانم جێلێ نەبووە ڕەدی بداتەوە کارە ساتەکەیمە لەوەیە کاکە گیان ئێستا کەش داوا لە هەموو خۆشەویستان دەکەم هاوکاریان بکەن لەبەرەوەی چەندی تەمەشا وەزعێرێنی کوردستان دەکەم کورد بەرەو نەمان دەڕوا وەڵا بەرەو لە ناوچوون دەڕوا وەڵا ئەگات و پێشی لێ نەگریەوە کاکەەوە سەدەچێ تەقیا ئاوەکەوا لەوێن دەرێت تەقیە دەبی پێشی بگریەوە سەدەکەی لەوێ قەپاتکەی لەوێ بتەقی ئێرەش دەگرتەوە ئێرەش ئاو دەیبا لۆ تو بە تەماچی ئەو لە ناو بچێت لێرە دەمینێ مامە گیان ئەمن وا پێت دەرێم هەرچەندی تەمەشا دەکەم ئەمە هیچ ڕۆل و دەورێکمان هەتا ئێستاکە نەبووە دەبی حەلەکەی بکەیت ئەوجە لە هونەرمەندەکان ڕابگرە لە مەلایەکان ڕابگرە لە مزگەفتەکان ڕابگرە لە مامۆستای جامیعەت ڕابگرە بە هەبوجولێت خۆ پێمان نەگوتینێ دۆشتەی بەیانە سەپشتیان بە هەڵوێست پێیامەکەت بۆ دەوڵەمەندەکانی شاری هەولێرە هەیە داوا لە هەموو دەوڵەمەندەکانی شاری هەولێرە تازە باسم کرد کاکە گیان گەنجێک بە بابی 50 وەرەقەی دەداتێ دەچی لە تورکیا سەرف دەکا و دێتەوە هەر ئێستا کە مەڤروز ئەوەیە ئەوەی ئەشای تورکیبی هەر نەکرێ هەر ئاتەمەشاکە وەڵاوە بلاوت لای لەو دەقەی تێداینا شەڕکردن لەگەڵ تورکیای جیهادا چ مەلایەک دەرەوە نییە بابێتە بەرامبەرە من ئەو ئەمنی کافر کردە کافریشی دەکەم لە ناو ماری خۆت کاسبی بکەی بە تەیارە بە دەبابی لێت بدا نەوێری جواب دێەوە کافر کوڕی کافرە تیرۆر کوڕی تیرۆرە فەرم و ئافرەتە چانینە بە چەند زەلامی وا دایتیانە بەر گولان بە ئەڵڵاهو ئەکبەر لە چ ئاەتە چ قورئاندا هەیە ئەڵڵاهو ئەکبەر خەرچی بکوژیتر وانە ئەو شتانە بابە داوا لە هەموو خەرچی هەولێرێ دەکەم یعنی ناساب هەولێر هۆلا کۆی بەساندیا لۆ ئەڵعام بێدەنگا زۆرم سیر بە هەولێرێ دێ لە بەردەم ڕاگەیاندەکان بە پێگەی دەرێن تیرۆریست زۆر سەیرە 50 ڕاگەیاندنی خۆمان ڕاوەستایە مەسوولەکی تورکیا بە کوردی ڕۆژ ئاوا دەرێت تیرۆریست با لە پێش من وای برێ بزانم قۆندرە لە دەوی دەنێم یان نا ئەدی کاک عەبدوڵڵا